هەر کەسێک حساسیەی خورانی هەبوو قوربان ئەو ئاگادار بە خوران جیاوازە لەوەی کە خۆت بخورێنی برینی لۆ دروست بێ برین نا ئەگەر ئەم کەسە قەلبی خورانی زۆر بوون حەوانەوەی نەبوو خەوی لێ نەکەت دەتوانی ئەم سوورەتە بەکاربێنی بسم الله الرحمن الرحيم ويسألونك عن الجبال فقل ينسفها ربي نسفا فيذرها قاعا صفصفا لا ترى فيها عوجا ولا أمتا براستين يحمتك أخواي قورب بإيميدا والله باشترين چارەسەرە لۆ بابەتی حساسیە نەکەر ئەو عسا هەموو عساسێکی چارەسەرەکە بەڵام ڕێنماییەکە ئەساسە مامەستاژیان و لە هەمان کات ئەو کەسێک کە بەکاری دێنی لۆ نمونە مەسەڵەن کەسێک کە عساسیە ئەبێ بە ئاوی نابی ئاوی گەرم بەکاربێنی ئەبێ ئاوەکە سارد بی ئەم سوورەتە لەسەر بخوێنی 21 جار کە لەسەری خوێند 50 شادە لەزەن بەس دەبی دەستنوێژی هەبی کە لەسەری خوێند فوەکەی یعنی هەست بکە ئاوەکەی دەمی لەناو ئاوەکە کە دەخوێنی ئەو سوورەتە دەوی لەناو ئاوەکە بی ئەوجا ئەم ئاوە وەکو ڕوون خۆی پێچەور بکە و لە هەمان کات دەتوانی فووی لە جەستەی خۆشی بکە ئەوە یەکە کە لە هەر ڕێگار چارەسەرەکان لۆ ئەو کەسانی حساسی چونکە